سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەوەی کە یەکشەمبە شەوێکی تر ڕاستەوخۆ بە یارمەتی هاوڕێنی هاوکارم هاتوینێتەوە خزمەتان. ئەمڕۆ یەکشەمە 12 ڕەشەمەی 1403 هەتاوی. ئازیزان بابەتی ئەم شەومان بابەتێکی زۆر گرینگە کە زۆر یەک لە میدیاکان و لە سۆشیال میدیاکاندا قسەی زۆر لەسەر کراوە و ئێمە بابەتی شەومان ئاشتی لە کوردستان یا بڵین خەون یا دەبێتە ڕاستیەک. خۆتان ئاگادارن کوردستان لە بەردەم قۆناغێکی نوێی مێژوویدایە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانێکی بەردەوامدایە و ئەم گۆڕانکاریانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر دۆزی کورت هەیە. لەم نێوەندەدا پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئاشتی لە کوردستان خەونە یان دەتوانێت ببێتە ڕاستیەک؟ ئەمڕۆ کورد لە چوار پارچەی کوردستان لەناو کێشمەکێشی سیاسی و ئاڵۆزیەکاندا دەژیت. لە تورکیا پرسی ئاشتی و گفتوگو لەگەڵ پەکەکە کە گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنە دیسان سەری هەڵداوەتەوە. لە سووریا چارەنووسی ڕۆژاوا بەرەو کوێ دەڕوات. لە باشووری کوردستان هەرێم ڕوبەڕووی ئاڵنگاریەکانی گۆڕانی هاوسەنگی هێز لە ناوچەکەدا دەبێتەوە. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەر چاوەڕوانی ئەنجامی ئەو گۆڕانکاریانە دەکرێت. ئایا کورد دەتوانێت لەم قۆناغە هەستیارەدا ڕۆڵێکی کاریگەر بگێڕێت؟ ئایا ئەمجارە دەرفەتی ئاشتی لە تورکیا زیاترە؟ چۆن دەتوانین داهاتوویەکی باشتر بۆ نەوەکانی داهاتوو لە هەموو پارچەکانی کوردستان مسەوەگەر بکەین؟ ئێمە ئەم شەو هەوڵ دەدەین لەم گفتوگۆیە کە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی لەسەر پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجلان و پرۆسەی ئاشتی لە تورکیا و کاریگەریەکانی بۆ سەر پارچەکانی تری کوردستان زیاتر وردەبینەوە و قسە و باسی زیاتری لەسەر دەکەین. ئەگەر هاوڕێیانمان کاک ئەحمەد بێن لەسەر. کاک ئەحمەد سلااو لەبێت ئەم کاتت باش. زۆر زۆر سپاسە دەکەم بۆ ئەوی کە میوانداری ئەم شەوی ڕاستەوخۆی تلویزیۆنی کۆمەڵتان قبول کرد. بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەی سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینانی بەڕێزی بەرنامەکە. زۆر بەخێر بێت. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرە شەوە بینەرانی عزیز دەڵێن ئێوەش زۆر خۆشحاڵ دەبین کە لەسەر ئەم بابەتەی ئەم شەومان لەسەر ئەم پرسا لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنە لە ڕێگەی واتساپەوە دەتوانن ڕاوبۆچوونەکانتان بنێرن واگەر پرسیارێکیش بوو ئێمە لێرە لەگەڵ میوانی بەڕێز دەیخینە بەرباس و لێکۆڵینەوە. کاک ئەحمەد با لێرەوە دەستێ بکەین. ئەم پەیامەی عەبدوڵڵا ئۆجلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە لە چه هەلومەرجێکی ناوخۆیی ناوچەیی و جیهانیدا درراوە؟ ڕاستەکەی ئەوەیە کە زۆر زۆر لە هەلومەرجێکی تایبەتە هاتووەتە پێشەوە. کاردانەوەکانی یەکەم ڕۆژە، یەکەم سەعاتەکان، یەکەم ڕۆژەکان و چ لە ناو خودی تورکیا چ لە باکووری کوردستان لە بەشەکانی تری کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەرەوە خۆی ئەمە دەرەخا. ئێستا هەر ئایستا کە ئێمە خەریکی قساکەین کۆبوونەوەیەکی زۆر گرنگ لە لەندەن هەیە لە نێوان ڕێبەرانی ئوروپا و ئوکراین لەسەر ئەو کێشەیە کە پەیدا بوو لە بینی زێلینسکی و ترامپ و جێگرەکەی و سەیرەوەیە کە وەزیری دەرەوەی تورکێش لەو کۆبوونەوە بەشدارە. معناوەیە کە ئێمەش لەوێەوە دەرگیری نەک هەر لە بەرەوە ئەو لەوەیە بەڵکو ئەوە شەڕی ئوکراین خەریکە گاتە ئیتر قۆناغێکی تازە و تەبیعیە لەم ئەم ساڵە تەواوە بێ. ناوچەکە مەسەلەی غەزە و سووریە و لوبنان و ئەوانە هەیە کە دەیزانن. لە خودی کوردستانیش هەلومەرجەکە تایبەتیە. ئەمجار پێکاکاش لەم بابەتەوە ڕێکخراوێکی تایبەتی بووە لەبەرەوەی ئەوەی ئاماژەتان پێکردوتان ڕێکخراوێکی زۆر گەورەیە. ئەوە 40 ساڵە خەباتی چەکداریەکە لەگەڵ دوای ئەمریکا گەورەترین هێزی چەکداری ناتۆ و من پێم سیر بوو دوێنێ ئەردۆغان هەڕەشەیە کرێ دەگەر فێڵمان لێ بکەن بە مشتی ئاسن نەدەین. ئێ تا ئێستا چیتان کردووە؟ هەتا ئێستاژەر بە مشتی ئاسن لێتان داوە بۆتان نەچوەتە سەر. بۆیە ئەم جارە تایبەتمەندیەکی تریشی ئەوەیە کە ئێمە هەمومان ئاشناین لە هەموو بەشەکانی کوردستان لەگەڵ گفتوگۆ نێوان بزوتنەوەی کوردستان و دەوڵەتی ناوەندی. بەڵام ئەمە گفتوگویەک نییە کە دەوڵەتی ناوەندی داوای کرد بێ کە وەرە پێکا کادابنیشین گفتوگۆکەین. خۆەوە نییە. دەوڵەت خۆی تێکەڵ نەکردووە هەتا ئێستاش، یعنی بەڕاستە و خۆ دەوڵەت هێشتا خۆی تێکەڵ نەکردووە.
بەڵکو ئەوە ڕێبەرێکە کە 26 ساڵە لە زیندانە و سیر ئەوەیە ڕێکخراوەکەی دوای 26 ساڵ جواب یەداتەوە، جواب یەداتەوە گوێڕایەڵیەتی و دەنگدانەوەیەکی جەهانی پیدا کردووە لە تەواوی پایتەختەکانی دنیا و تەنانەت سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان لە سازمانی ملەلیش ئەوانیش هەر بەخۆشیەوە بەرەو پیری ئەم بانگەوازە چوون. بۆیە هەموو ئەمانە کە لە پاڵ یەکەوەدا بنین دەبینین بارودۆخەکە بە تەواوی جیاوازە و ئەبێ لەو ڕوانگەوە چاوی لێ بکەین، نەک ئەوەی تەنها ئەردۆغان بەڕێز ئۆجالان چی وتووە نامەکەی چی نووسراوە. بڵێ کاک ئەحمەد خۆشتان دەبێت ئەوێ باش ئاگادار بن لە دوای ئەم ڕاگەیاندنەی ئەم پامەی عەبدوڵڵا ئۆجلان زۆر یەک لە کارناسان و لێکۆڵەران شرۆفەی زۆر لە سەرم بابەتە کراوە بیری بۆچوونی جیاوازیش هەبووە لە سەرم بابەتە. پێم باشە بزانم ئێوە سەبارەت بەم پرۆسی ئاشتیە لە تورکیا ئایا چەندە ئیمکانی هەیە؟ دواتر ئایا ئەم جارە شانسی زیاترە لە جاران؟ ئەمە یەکەم جاریش نییە ئەم پرۆسی ئاشتیە کە هاتوتە گۆڕێ. ئەگەر وەڵامەکەی بەڕێستان بڵەیە هۆکارەکانی چییە؟ جیاوازە، ئەم جارە زۆر جیاوازە، هیچ کەس گەرانتی تەوان ناتوانێت بکە لەبەر خاطیەوەزەکانی چین کاگە ئەرز دەکەم ئەردۆغان بە ئەجێندای خۆیەوە هاتووە، یعنی ڕۆژە بوو دەستوری کاری خۆی هەیە. ئەوەی لە هەمووی سیرتر ئەوەیە کە سەرۆکی حیزبی فاشیستی تورکیە بە ناوی دەڤلەت باخچەلی ئەو یەکەم دەستپێکەری ئەمە بووە. جا ئێستا قسەیەکەیە کە باشە بۆ و ئەزان نەم حیزبێکەیە، ئەم حیزبە بە تەواوی ئینکاری کوردی کردووە، گورگە بۆرەکان بەشێک بوون لەم حیزبە کە زۆر دژی کورد بوون هەمیشە و ئینکاریان کردووە کە کورد هەیە لە تورکیا. جا هێندێک لێکۆڵەر پێیان وایە کە هۆکاری ئەوەی کە دەوڵەت باخچەلی هاتووەتە پێش و ئەردۆغانیش بە بێدەنگی لە پشتەوە بووە، معنای ئەوەیە ئەگەر خەڵکی تورکیە ناڕازی بوون وتیان کارێکی خراپە و مەیکەن بە زەرەری ئەوان تەواو بێ، بە زەرەری حیزبەکەی دەوڵەت باخچەری کە حیزبی مەهاپەیە تەواو بێ. جا مشکلەکە چییە؟ مشکلە ئەوەیە کە ئەگەر ئەردۆغان حیزبەکەی دەوڵەت باخچەری لەگەڵ نەبێ ناتوانێت حکوومەت بکە، لەبەرەوە بە کورسیەکانی ئەوانەوە ئەتوانێ زۆرینەی بوێ لە پارلەمانە. جیاوازیەکە لەوەدایە کە بە بۆچوونی من دوای ڕوخانی بەشارەسە دوای ئەو لاوازبوونەوەی ئێران و ئەوەی ئێران خۆی کۆکردەوەی تر، ئێرانێکە بەڕاحەت ئەگەیشتە لە عێراقەوە هاتە سووریە و لە سووریەوە هاتە لوبناان و لە لوبناانەوە ئەگەیشتە ئەوە کە حملە بکە بە ئیسرائیل، ئەلان ئێران خۆی کۆ کردووەتەوە و خودداخدایەتی کە خۆی حملەی پێ نەکرێ. ئەم ئێرانە بەو شێوە لاواز بووە. لەلایەکی تریشەوە بەشارەسەد کە نەماوە ئیسرائیل هاتووەتە پێشەوە بەشێ لە خاکی سووریە داگیر کردووە و ئەم جار هێزێکی کوردی 100,000 کەسی لە 130 خاکی سووریەی بەدەستەوەیە. بە بۆچوونی من ئەوی خۆیان پێیان دەڵێن ئاقڵمەندانی تورکیە دانیشتون بیریان کردوێتەوە و تویانە ئەگەر ئێمە فکرێ بۆ خۆمان نەکەین، ئەگەر داهاتوویەک بۆ خۆمان دیاری نەکەین، ئەمە خەتەرێکی گەورە بۆ ئێمە دروست دەکات، کیانێکی کوردی لە ڕۆژاوا دروستەوێ، پشتیوانی جەهانیشی هەیە و ئەمە ئەبێ بە مەترسیەک لەسەر کوردستانی ئێمە، چونکو لە بیرمان بێ پێکاکا گەورەترین سازمانی ڕێکخراوی چەکداری کوردی بووە، پێکاکا درێژخایەنترین خەباتی بەڕێوە بردووە کە 40 ساڵە، پێکاکا تاقە ڕێکخراوێکە کە سەرۆکەکەی 26 ساڵ لە زیندان بووە و ڕێکخراوەکە لە جێی خۆی ماوە و کارەکانی خۆی بەڕێوە ئەبا و تەنیا بە پەیامێکیش لەلایەن ئەوەوە ئەمەیان کرد، ئەم ئاگربەسەیان یعنیەوە پێکاکە ڕایان گەیاندووە ئاگربەس دەکات. جا ئەوەی کە تورکیا کە حاضر نییە هیچ هاوکاریە بکات لەگەڵ کوردەکانە ئیجازە ئەدا بە وەفدێکی دەمپارتی لە تورکیەوە ڕێبکەونە وەڵان هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ببینن، دوایە چون بۆ باشووری کوردستان هەولێر و سلێمانی و ڕێبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی و یەکێتی و هەموو ئەوانە ببینن، خودی ئەمە معنایەوەیە کە تورکیە ئەوێ دەست پێشخەریە بکە و کارەکان بەلای خۆیەوە ڕابکێشێ. کاردانەوەکان لە ناو تورکیەوە ئەوەمان پێڵێکە ئەوانیش تووشی جۆرە حاڵەتێک بوون. من لەم ڕۆژانە لەگەڵ هاوڕێ قسەمە کرد، نیوە شۆخی نیوە جددی وتم وەکو دەرمانێک وایە کە ئەی خۆی
ئەگە دەرمانێکە خۆی مەسەلەن بۆ سکێشەیە ئەڵێن ئەمە کاردانەوەی لاوەکیشی هەیە، ئەوی پێ دەڵێن عوارزی جانبی، لەوانەیە مەسەلەن فلان جێگەیشت ناڕەحەت کە فلان. من پێم وایە ئەم هەڵوێستەی تورکیە کاردانەوەی لاوەکی زۆری لێکەوێتەوە، شت هەیە کە خودی تورکیە نە دەوڵەت باخچەلی نە ئەردۆغان پێشبینیان نەکردووە، بۆیە شتەکان سەیرن. جارێ یەکەم لەو دەنەفەرە کە دانیشتون لەگەڵ ئۆجالان لەوێنەکە هەیە، یەکیان زیندانیەکی سیاسیە کە 30 ساڵە زیندانە، زیندانەکەی تەواو بۆ ئازادیان نەکردووە، ناژڵێن بۆ. دووهەم میدیای تورکیە بە ئیقراری پسپۆڕێکی تورک کە ئەمڕۆ لەسەری لە کاناڵە کوردیەکان قسەیە کرد، ئەڵێ میدیای تورکیە جۆرێک قساکەن لەسەر کوردستان کورد و کوردستان کە هێشتا هەرڵی هیچ نەقەوماوە، هیچ نەبووە، زمانی میدیاکە هێشتا نەگۆڕاوە. ئەم جار شتەکەیش ئیجازەیان نەدا پەیامەکەی ئەردۆغان ئۆجالانیش بە ڤیدیۆ بڵاو بێتەوە، چون ئەو پەیامە بە 3 ڤیدیۆ گیراوە و ئۆجالان خۆی ئەی خوێنێتەوە. کاک ئەحمەد قەرار ڤیدیۆ بڵاو بێتەوە، هۆکارەکەی چی بوو کە پەیامەکە فقط بە نووسراوە هاتوو بڵاو بووە؟ یەکێ لە سەرۆکەکانی دەمپارتی، نازانم ناو چکۆلەکەی، نازانم ئەوازم بەکرم باقڕۆغڵ و ناویەتی باڵا بەرزەکە، ئەویش لەوێنەکە هەیە. ئەو ئەڵێ من داوام کردووە بە ڕسمی لە ئەردۆغان، وتمە ئیجازە بدەن ڤیدیۆکەی بەڕێز ئۆجالان بڵاو بێتەوە، ئیجازەیان نەداوە، یەلانیکەم تا ئێستا ئیجازەیان نەداوە. هۆکارەکەی ئەوەیە تۆ ئەگەر دێوێکت دروست کرد، جارێ وەڵ تویانە کورد نییە، دوایەوە ئەمانە هەمویان تێرۆریستن، ئەڵێ بۆ ئەو کارەتان کردووە مەسئولانی تورکیە، ئەردۆغانی شۆوانی تر دەڵێ لەبەرەوە تەرۆر نەمێنێ، خۆ ناڵێ لەبەرەوە خەڵکی کورد بە مافی خۆی بگا. تازە بیریان کەوتووەتەوە دەڵێ 1000 ساڵە کورد و تورک بەیەکۆ لە وڵاتە ژیاون. جا ئەگەر بێت و قبوڵی بکات هەڵوەشانەوەی شتەکانی تریانە و ئەترسن ئەم هەنگاوە وای لێبێ کە دەمپارتی بەهێز ببێ، بە تایبەت کە سەلاحەدین دەمیرتاشیش هەر لە زیندانەوە پشتگیریەکی گەرم و گوڕی کردووە. ئەمڕۆ لە ئاخری خەبەرەکان کە من خوێنمەوە ئەوە بوو کە دەوڵەت باخچەلی تەلیفۆنی کردووە لە زیندان لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش قسەی کردووە، و ئەم قسەکردنە معناکەی معلومە، لەبەرەوە دەمیرتاش بەرەو پیری هینەکە ڕۆیشتووە، بەرەو پیری ئەم دەست پێشخەریە ڕۆیشتووە. ئێستا تەواوی قسەکە ئەوەیە کە هەنگاوی دوایی چییە؟ ئایا ئەو جۆرە کە پێکاکە و توێتی و ئاگربەستی ڕاگەاندووە کارەکەکان یان نایکەن؟ هەر ئەم بەیانی ئەمڕۆ لە منتەقەی دهۆک بە هلیکۆپتەری تورک بۆمبارانی کردووە. بەڵێ دەقیق وا بوو. کاک ئەحمەد لە قسەکانتدا شتێکی زۆر گرنگ هاتە پێش کە ئەم پرسیارە زۆر جاریش هاتوۆتە پێشەوە، زۆر کەس باسی دەکات. هەروە خۆشتان ئاماژتان پێدا لە دوای بڵێن ناتۆ بڵێن گەورەترین و بەهێزترین حیزبی ئۆپۆزیسیۆن پەکەکەیە، ینی لە دوای ناتۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. خۆشتان باش ئاماژتان پێدا کە چۆن ڕێبەرێکی زیندانی کراو کە 26 ساڵ لە زینداندایە بە پەیامێکی ئاوا گۆمەکە دەشڵەقێنێ. هۆکارەکەی ئەوەیە کە ڕێکخراوەکەیان بۆ شکست نەدرا. 40 ساڵ بوو وتیان نییە، وتیان مێسەلەی کورد نییە، کێشەی کورد نییە، بەڵام یەک هۆکارێکی تریشی هەیە، ئەویژەوەیە کە ئەبێوانە قبول بکەین کە تورکیە بەشێکە لە ناتۆ، کە بەشێک بووی لە ناتۆ هێندێشک دەیە لە تورکیە کە مەسەلەن لە ئێران نییە، لە عێراقی سەدام حوسێنان نەبوو، لە سووریەی بەشارە سەدا نەبوو. ئەویژەوەیە کە ڕۆژنامەنووسی بێگانە بە ئازادی دەتوانن بچن و بێنە دەرەوە، ڕێکخراوی مەدەنی ئەتوانێت کاری خۆی بکات. هەموو ئەمانە ئەکرێ. هەرچەند ئەردۆغان لەم مانگانەی لەم ساڵانەی دواییە دەستی کردبوو بە گرتنی ژۆرنالیستەکان و ڕۆژنامەوانەکان یان گرتن و لان ژمارەیەکی زۆر لە زیندانن. جا ئەمە وای کردبوو کە تورکیە ناچار بوو لەوە کە هەم ئەوانە قبولکە، هەم حیزبێکی سیاسی کە بە تەواویش کورد نییە چونکو غەیری تورکیشی تێدایە، حیزبێکی سیاسی ئاواش قبول بکە. جا ئەمەیان کە قبول کرد، ئەمە وەک ئەوە وایە کە تۆ بارودۆخەکە بە تەواوی بێنیتە بەر کامێرای تەلەڤیزیۆنەکان لە دەرەوە و ئیتر وەزعەکە بە تەواوی ئەگۆڕێ، کە ئەگەر بیگۆڕێ
ئەم جارەی تر تورکیا ناچارە بێ ناتوانی بڵێ من ئەندامی ناتۆم، ناتوانی بڵێ من لە بینی شەڕی ئوکراین و رووسیا دێم ناوبژیوانی ئەەکەم، هاوکاتیش لەگەڵ ئەوە خەریکی سەرکوتکردنێک بیت و بۆمباران و ئەوانەی کە کردوشێتی تایسە دەربەسیش نەبووە. بەڵام لێرە حەزەکەم ئاماژە بە یەک شت بدەم، ئەو بە ڕێزانەی کە گویان لێەوە ئینگلیسی زانن وتارێ بڵاو بۆتەوە لە دوایین ژمارەی گۆڤاری فارن ئەفێرز ناوی ئەوەیە کە دنیای ترامپ یا دنیای تازە بە ترامپەوە هاتووە 5 ڕێبەری دنیای مقایسە کردو و تێتی تەنیا ترامپ نییە، نابێ هەموو فۆکوس چێتە سەر ترامپ و پێمان وابێ ئەو هاتووە دنیا گۆڕێ. ئەڵێ لە چینیش شی جینپینگ هەیە، لە رووسیە پوتین هەیە، لە هندوستان ناڕەندا مودی هەیە، وە لە تورکیا ئەردۆغان هەیە. هەموو ئەمانە دروشمیان ئەوەیە ڕێبەری گەورە، وڵاتی گەورە، میلەتی گەورە و تەمەدونی گەورە، شارستانیەتی گەورە. ئەمانە ئەڵێ سایکۆلۆژیەکیان هەیە ئەم ڕێبەرانە و دەم و دەستگایەکیان بۆ خۆیان دروست کردووە کە ئەم ڕێبەرانە بێ ئیدامەی بدەن. ئەردۆغان بۆ نمونە ئێستا خەریکە زەمینە خۆشەکە بۆ هەڵبژاردننی ساڵی 2026 هەڵبژاردننی پارلەمانیە بۆ ئەوە کە ئاکەپە بیباتەوە، دوای ئەوەش 2028 دووبارە بۆ جاری سێهەم بێتەوە بە سەرک کۆمار، هەرچەند قانونی ئەساسی تورکیەش ڕێگای پێ نادا. بەڵام ئەیانوێ ئەو کارە بکەن لەبەرچی لەبەر ئەوە نایانوێت دەسەڵاتەکە لە دەست بدەن و بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بە یەکەوە گرێ بدەن پێویستی بەوە بووە کە داوای یارمەتی بکە لە دەوڵەت باخچەری، پێویستی بەوە بووە کە خۆشی ئەم کارانە بە نەوعی قبول بکە ئەو ئیجازانە کە عەرزم کردن داویانە. بەڵام هەموو ئەمانە بەلای یەکەوە دابنەی لە سیاسەتا یەک شت هەیە، تۆ بەرنمەیەک داڕێژەی دەستەکەی بەکارێ، بەڵام بەڕاستی نازانی چۆنە چێتە پێشەوە. ئەوەی کە چۆنە چێتە پێشەوە گرێدراوە. من پێم وایە ئەوان پێیان وا بوو پێکاکە قبوڵی ناکە، پێکاکاڵێ نەخێت ڕێزم هەیە بۆ سەرۆک ئاپۆ و سەرۆک ئۆجالان، بەڵام چەکدانانم کەسی پێکاکە فێڵێکیان کرد، باسی چەکیان نەکردووە دایانینیادانێت. ئەڵێ ئاگربەسەکەین ئاگربەسەکەین کۆنگرێژ دەڵێ بەسەر چاو کۆنگرێژ دەگرین، بەڵام دوو کارە بێ بکەن: یەک ئاسایشی و ئەمنیەتی کۆنگرەکە بپارێزێ، دوو سەرۆک ئاپۆ ئەو جۆرەکە خۆیانەڵێن سەرۆکایەتی کۆنگرەکە و کۆنگرەکە بەڕێوە ببە. چاوەڕوانی ئەمە نەبوون. ئێوە دەزانن ئەمڕۆ پەژاکیش پەیامی داوە قبوڵی کردووە، ڕێکخراوەکانی تریش هەموو کەس قبوڵی کردووە و وتیانە هەرچی سەرۆک ئاپۆ وتی ئەوەیە و ئەمە بڕێکی بۆیان چاوەڕوان نەکراو بوو، پیان وا بوو لەوانەیە بەم هاتنەدەرەوەی پەیامەکەی ئۆجالان، هەرچەند بە بۆچوونی من پەیامەکەی ئۆجالان پڕە لە کۆدی جۆراوجۆری تایە، بە زمانێکی زۆر ئاڵۆز نووسراوە، ویانی ئەبێ خۆی لەگەڵی بێبی گێڕێتەوە بۆ خەڵکی عادی لێ حاڵیبوونی لە بازێ شتێکی ئاسان نییە. بەڵام ئیتر ئەوەیە دەبێت بزانین پرۆسەکە بەرەو کوێچێ. کاگ ئەحمەد، هەر لەسەر ئەم پەیامە یەک پرسیاری تر دەکەم، دواتر دەچینە سەر کاریگەریەکانی ئەم پرۆسەی ئاشتیە. ئێوە باستان لە خودی ڕاگەیاندنەکەی پەکەکە کرد. پێم خۆش بزانم خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەم ڕاگەیاندە هەر ڕای خۆتان پێم خۆشە بزانم چی بوو. من پێم وایە ئەوەی کە درەنگ جوابیان داوە معنایەوە بوو ساغ نەبوون، هێشتا زۆری پێچوەتە جوابەکەیان بڵاو بووەوە، چونکو ئەوان خۆوەکو ئێمەمانان نەبوون لەبەر تەلەڤیزیۆنە دانیشت بێتین و بزانین پەیامەکە. ئەوان پەیامەکەیان پێگەیشت بوو. پێشتر پەیامەکەی ئۆجالان هەم چوو بوو بۆ قەندیل، هەم چوو بوو بۆ سەلاحەدین دەمیرتاش و ئەوان، و هەم چوو بوو بۆ پێکاکایە کە لە ئەوروپا لە دەرەوەی وڵات هەیە. بۆیە ئەوان خۆیان ماوەیەکی پێچوە تا خۆیان ساغ کردەوە. بە بۆچوونی من ئەوان نەکەوتنە ئەو تەڵەیەی کە دەوڵەتی تورکیە داینابوو بۆیان. ئەویش ئەوە بوو ئەگەر باتایەتن بیان وتایە وەک عەرزم کردی نەخێر چەکدانانین، نەخێر ئەوەڵ ئێوە وەزیرێک کەسێکی بەدە ئەو داوای ئێمە هەمیشە لە ئێران کردومانە، ئەگەر داوای مزاکرە و گفتوگۆ کراوە دەڵێن باشە مەسئولێ بێ داواکە بکە، مەسئولێک بێ داوامان لێ بکە لە تەلەڤیزیۆنێک و لە جێگایەک و لە ڕۆژنامەیەک و بڵێ ئێمە ئامادەین لەگەڵ کووردا گفتوگۆ بکەین. جام جارەگە کوردەکە جوابی نەداوە ئەو وەختە خەتای کوردەکە بگرن. ئەمان ئەوەشیان نەکرد. پێکاکە ئەوەشی نەوت کە وەرن وەزیری دەرەوە، وەزیری ناوخۆ یا خودی ئەردۆغان شتێ بکە. هیچ کام لەمانەیان نەکرد.
بەو جۆرە بوو کە ئێوە هەموویتان هەموو کەس دیوێتی جوابەکەی پێکاکە. من پێم وابێ ئەمە یەکەم بۆ ئەوەیە کە بەڕاستی ئێوەی دەزانن ئۆجالان باردۆ لە شوێنێکی تایبەتی هەیە لە ناو پێکاکە و لە ناو هەموو حیزبەکان و ڕێکخراوەکانی لایەنگری پێکاکە بۆیە نانەویست بیشکێنن ئەو گەورەیە و ئەو جێگە و پێگەکەیەتی نانەویست بیشکێنن. لەگەڵ ئەوەشا نەیشیان دەویست ئاتۆیەک بدەن بەدەست دەوڵەتی تورکیەوە و یا وای لێبێ کە بەشێ لە خۆیان بڵێن نەخێر دەبێت دەقاودەق ئەو کارە بکەین کە ئاپۆوتیەتی و جەماعەتێک بڵێن نەخێر ئەوە ناکەین. وا دیارە بەو ڕێکەوتنە لە ناو خۆیانە گەیشتن کە جوابێکی نەرم بدەنەوە کە ئەم جوابە تۆ بیبیتە هەر پایتەختێکی ئوروپایی و بیبیتە نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێ معقولە، وتیانە ئاگربەسەکەین، وتیانە فەرم و ئەو کارەکانمان بکەین و با بین. بەڵام دەوڵەتی تورکیە تا ئێستا هیچی نەوتووە. کاک ئەحمەد، ڕۆژهەڵاتی ناوڕاست ینی زۆر بە خێرایی دیارە لە گۆڕاندایە. خودی کوردیش کەوتۆتە نێو ئەو ینی بەریەکەوتن لە نێو ئاڵ و گۆڕانەدا. من پێم خۆش ئێستا بێمە سەر خودی ڕۆژاوە. دیار باس لە خودی ترامپ کرات کاک ئەحمەدی و باشی باستان کرد کە هەر ترامپ نییە و چەند ڕێبەرێکی دیکەشتان ناوهێنا. دیارە خۆ ترامپ هەموو کەس بۆکو معاملەچی دەیناسەوە بۆ ترامپ هەموو شتێک فرۆشە. ئێستا ئەگە چاو لە دۆخی سووریە بکەیت، هەم ئیسرائیل هەم تورکیا هەردووکیان دەیانەوێت خۆیان چارەنووسی بڵین سووریە دیاری بکەن. تورکیە بە تایبەت خەیات دەیەوێت هەموو شتێ بچێتە سەر هێژمۆنی خۆیەوە. من پرسیارەکەم لێرەدایە کاک ئەحمەد، چارەنووسی ڕۆژاوا ینی نەزۆر دووری ڕۆژاوا بەرەو کوێ دەچێت؟ ڕۆژاوا هەتا ئێستا جارە ژیریەکی نواند ژەنرال مەزلوم عەبدی ئەویش ئەوەیە کاگەلیان پرسی وتی وەڵا پەیامەکەی ئەو جالان زۆر زۆر پێ پەیامێکی باشە و تەبعەن ئێمە پشتگیری لێ یەکەین، بەڵام ئەو پەیامە بۆ ئێمە نییە. بەڵێ و ئەمە گرنگ بوو کە ئۆجالانیش دیارە بە وشیاری ئەو کارەی نەکردووە. من لێرە حەزەکەم یەکشیشی لێ زیاد بکەم. دەبێ بزانین کە ئۆجالان ماوەیەکی ئەجگار زۆرە لە میدیای جیهانی دابڕاوە. ئێمە بەڕاستی نازانین ئایا من باوەڕ ناکەم ئینتەرنەتی ببێ بتوانێت ئینتەرنێت بەکاربێنێ و بە ئازادیش خۆ ناتوانێت گوێ لە ڕادیۆی دەرەوە و لە هەموو کاناڵە ساتەلایتەکان بگرێ. یعنی زانیاریەکانی کانالیزە کراوە جایسە چەنی پێدەن چەنی پێنادە من نازانم، بەڵام ئەوەی کە معلومە بەو وەفدانە کە چوونەتە لاوی پیان وتووە ڕۆژاوە جوابەکەی جوابێکی معقول بوو، وتی ئەو جوابە بۆ ئێمە نییە. یەک دوو لە ڕۆژی یەکەم و مەزلوم عەبدیش و ساڵح موسلیمیش و ئیلهام ئەحمەد و هەمویان وتویانە ئێمە لایەنگری دانوستاندنین و گفتوگۆین لەگەڵ تورکیە. ئەوە تورکیە قبوڵی نەکردووە لەمان و هەروەها لەلایەکی تریشەوە ئەوان باسی ئەوەیان کردووە کە لەگەڵ ئەوە هەمزەمان لەگەڵ ئەوەیشا باسی ئەوەیان کردووە کە ئێمە ئەمانەوێت دەسەڵاتێکمان لە ناو سووریەدا ببێ، ئێمە ئەمانەوێت لە دەمشقیش بتوانین بڕیاردەر بین. دیسان هەر ئەمڕۆ ئەحمەد شەرع ڕایگەیان کە کۆمیتەیەکیان داناوە بۆ دانانی دەستوری تازە لە سووریە، قانونی ئەساسی تازە، دیسان کوردی تێدا نییە. جا مەسەلەکە چییە؟ بە بۆچوونی من ئەمە بۆچوونی خۆمە طبعا مەبەستمەوەیە کە ئەو تەحلیلی خۆمە ئەڵێم من تورکیە بیریان لەوە کردووەتەوە ئەو کارە بکەن کە ئێران دوای ڕوخانی بە حکوومەتی سەدام لە عێراق کردی. ئێران 1 کیلۆمتریش حتا نەهاتە ناو خاکی عێراقەوە و نەهاتە ناو خاکی کوردستانی باشووریشەوە نهات. هێزەکان بەڵێ ئەوە حەملە و موشک و ئەوانە بڵێ، بەڵام نەهاتە ژوورۆ داگیری بکە. لەوانەیە کەسانێ وتوێتیان باشە تۆ بۆ وا ناکەی بە تورکیە، تۆش لە سووریە بەبێ ئەوە بچیتە ژوورەوە، چون ئێستا تورکیە بەشە لە خاکی سووریەی داگیر کردووە. جارێ یەکەم ئیدلیب لە ژێر دەسەڵاتی تورکیایە، ئەو بەشی ئیدلیب کە لەسەرەوەی سنووری سەرەوەی سووریەیە. دوای ئەویشە ئەو هێزە چەکدارە کە بە ناوی جەیشی وەتەنی سووریە هەیە، ئەویش هەر لە ژێر دەسەڵاتی تورکیایە. من بە احتمالی زۆر ئەبینم کە طبعا ئەمریکا و بە تایبەتی فەرانسا و ئەلبەتە ئاڵمان و
ئینگلیستانیش تا ڕادەیەک زۆر هەوڵی ئەوادەن هەم ڕاستەوخۆ و هەم لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە کارێ بکەن گوشاری زۆر نەخەنە سەر ڕۆژاوە بەڵام ڕۆژاوەش وەکو عەرزم کردی بێدەسەڵات نین جارێت چەکیان هەیە چەکی مۆدێڕنیان هەیە مەزلوم عەبدی دەڵێ ئەو درۆنانە کە ئێمە بەکارمان هێناوە درۆنی خۆمانە خۆمان دروستمان کردووە لە کەسمان کڕیوە نە لە کەسمان وەرگرتووە دوایەوە خاچێکی زۆریشیان بەدەستەوەیە جا تورکیە مەبەستی ئەوەیە کە دەسەڵاتێکی کوردی نێتە سەرکار ڕۆژنامەوان و نووسەرێکی بەناوبانگی تورکیە بە ناوی جەنگیز چاندار پێرێ و بەسر پێرە لە کۆنفرانسێک بوو لە هەولێر کۆنفرانسێ بوو بەشێکی زۆری تەرخان کرابوو بە تورکیە و دیار ئەڵبەتە پەیامەکەی وەجالان لە ناوەڕاستی هینەکە هات کۆنفرانسەکە هات لەگەڵ جەنگیز چاندار کە قسەیان کرد جەنگیز چاندار شتێ سەیری گێڕاوە کاغەزێکیشی دەرێ ناوتیەوە بە نووسراوەی شەمە ئەڵێ 2014 یعنی 11 ساڵ لەمەوبەر ئەردۆغان لە چاوپێکەوتنێکە کە لە سەفەرێکە گەڕاوە لەگەڵ ژۆرنالیستەکان کە خۆشم لەوێ بووم ئەو جەنگیز چاندارواڵێ وتوویەتی ئێمە تازە باش ئەو دەڵێ باکووری عێراق شمالی عێراق خۆناڵی کوردستانی باشوور ئەڵێ باکووری عێراقمان ئێمە لە دەست دەرچوو تازە ئەوان گەیشتن بەو بارودۆخەکە ئێستا هەیەە و ئەو نوع فدرالیەکە هەیەە بەڵام قەت ڕێگا نادەین ئەوە لە سووریە دووبارە بێتەوە یعنی ئێمە نایەڵین ئەگەر دەسەڵات لە سووریە گۆڕا لە سووریە کوردەکانی سووریە بتوان بە شتێ بگەن لەبەر ئەوە سەرێشەی گەورەمان بۆ دروستەکەن لەسەر سنوور جا ئەوە ئەگەڕێمەوە بۆ بەشی ئەوڵی قسەکانم کە عەرزم کردین لە جوابی ئەوڵین پرسیارەکە ئەوەیە کە عاقڵمەندانێک کە 2-3 ساڵ بوو دانیشتن و ڕاوێژیانە کرد و ڕاوێژیانەدا بە هەم بە ئەردوغان و دەوڵەتەکەی و هەم بە پارلەمانی تورکیە ئەوانە وتیانە بابە تەنها ڕێگای ئەوەیە کە کێشەکەی لەناو خودی تورکیە چارەسەر بکەین ئێستا وای لێ هاتووە ئەگەر ئەمە سەیرەها لە 2011 و 2012ەوە پێباژۆیەک وەک خۆیان دەڵێن پێباژۆیەکی ئاشتی دەستی پێکرد لە باکووری کوردستان ئەگەر ئەو وەختە کە هێشتا بەشار ئەسەد مابوو و ئەو وەختەیش ڕۆژاوا ئاوا بەهێز نەبوو ئەو وەختە قبوڵیان بکردایە و شتێکیان لە باکووری کوردستان بدایە ئێستا کێشەکەیان یەکلایە نەبوو بەڵام ئێستا کە 2025 هیچ کەس ناتوانێت ئینکاری مەوجودیەتی حکوومەتی بەڕێوەبەرێتی دموکراتیکی ڕۆژاوا بکە و ڕۆژاوای کوردستان تازە بووە بە مەوجودیەتێک کەس ناتوانێت ئینکاری بکە بۆیە الان مشکلەکە ئەوەیە هەم دەبێت جوابی شتەکانی ناوخۆیان بدەنەوە و هەم ئەبێت چارێکی بۆ سووریە بدۆزنەوە بۆ بەتایبەت بۆ بەشە کوردەکەی بە بۆچوونی من فشاری زۆریان هێناوە بۆ ئەحمەد الشەرع هەرچەند ئەمریکا وڵاتانی ئەوروپا و عەرەبستانیش وڵاتانی عەرەبی وتیانە بابە ئەحمەد الشەرع وتیانە بابە سازش بکە لەگەڵ مەزلوم عەبدی و لەگەڵ ئەوانە بەڵام تورکیە فشاریان بۆیە دەڵێ سازشیان لەگەڵان مەکەن مادام سازشیان لەگەڵان نەکەن دەبێت یا شەڕ بکەن کە ناتوانێت بێتە ژوورەوە خۆی ناتۆ دەرگی دەبێ یا ئەوەی کە بەرد بخاتە سەر ڕێگای هەر نەوع گەشەکردنێک و هەر نەوع نزیک بوونەوەیەکی ڕۆژاوا لەگەڵ دەمەشق. کاک ئەحمەد چون ئێمە کاتی بەرنامەکەشمان زۆر نەماوە پێم باشە ئێمە باسمان لە ڕۆژاواش کرد بینە سەر باشووریش لەم بارودۆخستیارەی ئێستادا ئەوە پێتان وایە باشووری شەروا بمێنێتەوە ئەگەر چاو لێ بکەی ئێران زۆر لاواز بە و لەم لاشەوە تورکیا خۆی بەهێز کردووە ئەمە چۆن دەبێت بۆ باشوور وە بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەو بینانە مەسەلەی کورد زۆر بەرجەستە بووتەوە بەڵێ بە بۆچوونی من ئەوەی کە کوردستان جارانیان و کێشەیەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بۆ کێشە دروستەکە ئێستا کوردستان بووە بە هۆکارێک بۆ چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی کوردستان و پرسی کورد کە دەڵێم کوردستان مەبەستم هەموو کوردستانە هەر چوار پارچەکە کێشەی کورد یا مەسەلەی میلەتی کورد ئێستا بووە بە هۆکارێ بۆ ئەوە لە ڕێگای ئەوە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بکرێت و ئەمە پشتیوانیشی هەیە بەڵام دەبێت یەک شتی ئێمەی کورد لێمان معلوم ببێ نە ئەمریکا نە رووسیە نە چین نە وڵاتانی ئوروپایی وڵاتانی دەوروبەری خۆمانەوەیت
هیچ کامیان لایەنگری ئاڵوگۆڕ لە سنوورەکانی بینی ئێران و عێراق و سووریە و تورکیە نین. ئەمە معنای ئەوەیە کە هیچ وڵاتێکی زلهێزی دنیا ڕێگا نادا کوردستانێکی سربەخۆ لانیکەم ئالەم نزیکانە چەند ساڵی داهاتووە دروست ببێ. باشە، بەڵام لەگەڵ ئەوەیشە سەفەری بەرپرسانی باشووری کوردستان بۆ دەرەوەی وڵات بۆ پایتەختەکانی ئوروپا بە تایبەت ئەم ئاخرین سەفەرەی کە کاک نێسیروان بارزانی کردی چوو بۆ مونیخ لە کۆنفرانسەکەی مونیخابوو نزیکەی 30 کەسی بینی لە ڕێبەران وە کاک قوبادیش هەرچوو بوو ئەویش جەماعەتێکی بینی، بەڵام فەرقەکەیان ئەوەیە کە نێسیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە کە سەرۆکی هەرێمی کوردستان بووی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵت هەڵوێستەگرن. دەیجا من خودی کاک نێسیروانم گوێ لێبوو لە کۆنفرانسەکەی هەولێرە کە لێیان پرسی ئەو ئەڵێ وتیان لەسەر باسەکانە لەسەرچی بوو خۆی وتی دەیکوت زۆربەی قسە و باسەکان لەسەر ڕۆژاوای کوردستان و لەسەر سووریە بووە. یعنی باسی سووریە لەبەرەوە بۆ ئیسرائیل ئێجگار زۆر گرنگە، بۆ لوبنان زۆر گرنگە و تەبعەن بۆ تورکیە کە ئەندامی ناتۆیشە گرنگە و ڕووسیەش هەروەتر بە تایبەت ترامپ کە هاتووە ئەو کێشەش لەگەڵ ئوکراین دروستی کردووە چون ترامپ نزیکە لە پوتینەوە چونکو پوتین بەرژەوەندی لە سووریە هەیە و پوتینیش نایەوێت دژایەتی ئیسرائیل بکە. هەموو ئەمانە وای کردووە کە مەزنهێزەکان بۆ دووشت پێویستیان بە حکوومەتی هەرێمی کوردستانە. یەکەم بۆ ئەوەی کە کۆمەکێ بکە و یاریدەدەرێ بێ بۆ هێمنایەتی لە سووریە چونکو سنوورێکی زۆری هەیە ئەو بەشەی کوردستان کەوتوتە بینی سووریە و عێراق. دووهەم لەبەر ئەوەی هێزی تندڕەو و هێزی سەر بە کۆماری ئیسلامی ئێران لە ناو عێراقا بەدەسەڵاتن حەشتی شەعبی و ئەو هێزانەی کە هێزی شیعەکان کە دەسەڵاتیان هەیە لەبەر کۆنتڕۆڵی ئەوانیش زۆر زۆر بەلایەنەوە مەبەستەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نزیک ببنەوە. بۆیە بە بۆچوونی من ئەمریکایش و هێزە گەورەکانی تریش دەست هەڵ ناگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان. کێشەکە لە ناو خۆماندایە بەداخەوە. مشکلەکە ئەوەیە کە لە ناو خودی هەرێمی کوردستان هێشتا یەکێتی و پارتی ڕێک نەکەوتوون. ئەلعانەوە 4 مانگ زیاترەوە بزانم بووە بە 4 مانگونی و کاڵبژاردن کراوە. هێشتا پارلەمان کۆ نەبووەتەوە، هێشتا ساغ نەبوونەتەوە کێ بێ بە سەرۆکی پارلەمان کێ بێ بە جێگرەکەی حکوومەتێکە دیاریەکە ئەوی کە ئێمە لە ئێران پێڵێن دەوڵەت لە باشوور پێڵێن حکوومەت یعنی سەرۆک وەزیر و وەزیرەکانی ئەوانەی شێشتا دیاری نەکراوە و ئەمە و ئەو کێشە ئابووریش کە بە بۆنەی بڕینی هەناردەکردنی نەوت لە باشووری کوردستان و لە ڕێگای تورکیەوە پەیدا بووە و ئەو بارودۆخە ئابووریە زۆر زۆر ناخۆشەی کە بۆ خەڵکی باشوور دروست بووە و مەعاشیان کەوتەتە دوا و چی ئەمە وای کردووە کە تۆزێک شکێنەرە، یعنی شکەنەندەگیەک لە قوارەی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان پەیدا بووە. بەڵام وا دیارە یەکێ لەو شتانە کە کاک نێسیروان باسی نەکرد ڕەنگە لەگەڵ کاک قوباد و لەگەڵ خەڵکی تری شاخسیان لێ کردوێ بافڵم مەبەست بوو بافڵ چبوونە کاک بافڵ ئەمانە قسەیان لێ نەکردبێ ئەوەیە کە ڕاوێژیان کردوون و پیان و تون و تویانە کاکە ئەوە بێ ڕێکەون لە بینی خۆتانە و ئاخرین کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی هەردوو لاش یەکێتی و پارتی کە بووە لەم ڕۆژانەدا وا دیارە زۆر لە یەکگرتن و گەیشتن بە هینێک بە پێگەیەکی هاوبەش بۆ دروستکرد بۆ کردنەوەی پارلەمان و دروستکردنی دەوڵەت لەوە چێ بە تەوافقی گەیشتبێتن یا زۆر نزیک بوونەتەوە. جا بارودۆخی باشوور ئەوایە و تەبعەن نە ئێران پێی خۆشە سەقامگیر بێ بارودۆخەکە لە باشوور نە تورکیە بۆ خۆ دەزانی تورکیە بەرژەوەندی کێجگار زۆری هەیە لە زۆنی زەرد ژێردەسەڵاتی پارتی ئێران بەسەڵاتێکی زۆری هەیە لەسەر زۆنی سەوز. ئێران لەگەڵ زۆنی زەردیش نێوانی هەر خۆشە کۆماری ئیسلامی بەڵام بە پێچەوانەوە تورکیە ئەوەیە گوشارە خاتە سەر زۆنی سەوز ئەوە تا بینین خەڵک تێرۆرەکە و غەیری تێرۆرکردنەکانیش ڕێگای هاتوچووی فڕۆکەی بەستووە بۆ سلێمانی کە لە تورکیەوە بێ. ئەوەیە کە بارودۆخەکە زۆر زۆر ئاڵۆزە بڕاستی.
زۆر باشە کاک ئەحمەد بە بینە سەر خودی ڕۆژهەڵاتیش بەهۆی ئەم دۆخە ئاڵۆزەی خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرێک لە شرۆفەکاران پێیان وایە دەڵێ خودی تورکیا ترسی ئەمەی لێ نیشتووەکە ئەم ئاڵ و گۆڕە دەستێوەدانی دەرەکی بێ لە ناو خودی تورکیە بۆیە بۆ خۆی ئەم پرسی ئاشتیەی هێناوەتە پێشە و دەست پێشخەری کردووە و ئەژڵەن ئەگەر ئێمە پرسیارەکە ئەبە ئاوە پرسین ئەگەر بڵین ئەم پرۆسی ئاشتیە لە تورکیە پێش بێت و سەر بکەوێت ئایا ئەمەش بۆ خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سرایەت دەکات بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان ببورن ئەمە پێش دێت بۆوێ مەبەستەوەی پێشبێنی ئێرانیش پێشنیار دیاوا بکە بەڵێ دەزانی من حەزەکەم لێرە لەبەرەوە ئێوە ڕێکخراوێکی سیاسی کوردستانن تەلەڤیزیۆنەکەتان وە ئەمە باس بۆ ڕۆژهەڵاتی کوردستانە حەزەکەم من لەسەر یەکشت بەڕاستی خەتی کێشم و بیڵێم ئەویژەوەیە بە بۆچوونی من خەباتی چەکداری بەرەنگاربوونەوەی گەلی کورد بووە بەرامبەر بە هێرشی چەکداریەکە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە کراوەتە سەر کوردستان کورد نەچووە خەباتی چەکداری بکە لە دەرەوەی کوردستان دژ بە هیچ کام لە حکوومەتە مەرکەزیەکان نیان کردووە کریسکۆچارە لە کتێبەکەیە بزوتنەوەی نەتەوایەتی کورد دەڵێ تەنها لە یەک جێگا خەباتی چەکداری ساڵی 1960 کە سمکەوەی ئسماعیلی شەریفزادە و هاوڕێکانی گیانیان بەخت کرد ئەڵێ ئەوە بە ناڕێک و پێکترین ئامادەکردن بوو بۆ خەباتێکی چەکداری تەمانەویش بەڕێزەوە باسییانەکە بەڵام مەبەستمەوەیە کە بەڕاستی خەباتی چەکداری سەپێنراوە دەنا ئەوەی کە دەست بکەی بە گفتوگۆەوە ئەوەی لایەنی بەرامبەر ئامادە بێ لەگەڵ تا قسە بکات ئەمن پێم وایە جایزە لە هەموو جێگایەکۆ جایزە کورد و هێزە سیاسیەکانی کوردستان تا ئەو ڕۆژەی داوای سربەخۆیی ناکەن بڵێ کاکە ئێران من تۆم ناوێت تورکیا عێراق سووریە تۆم ناوێت من بۆ خەبات بۆ وڵاتێکی سربەخۆ خەباتەکەم ئەو وەختە بڵێ ئەبێت چیتە دەرەوە لە ئەمریکا و نەتەوەی گرتوەکان داوای کۆمەکەی بەڵام مادام تۆ داوای فدرالیزم ئۆتۆنۆمی لامەرکەزیەت هەرچی کۆنفێدرالیزم هەرچیە بکەی ناچاری بە گفتوگۆ لەگەڵەوانە و مادام ئەوە هەیە خەباتی چەکداری ناخوا بەنسبەتی ئێمەوە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان جیاوازیەکە لەوەی زیاترە ئێمە ماوەیەکی ئەجگار زۆرە خەباتی چەکداری نەکراوە بەکردەوە ئەوە یەک دوو هێزەکانی کۆمەڵە و دیموکرات و ئەوانی تریش لە باشووری کوردستان قەولیان داوە ساڵهای ساڵە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە کەڵگوەر ناگرین لە خاکی حکوومەتی هەرێمی کوردستان و دژ بە کۆمەری ئیسلامی ایران ئەوان گوێ ناگرن ئەوان هەڵڵێن نەخیر کەڵکی لێوەرەگرن بەڵام ئەوەیشیان نەکردووە جگەلەوە لەباری تەکنیکیشەوە وەک عەرزم کردی مەزلوم عەبدی دەڵێ ئێمە درۆنمان دروست کردووە قابلە خۆ کۆمەڵ و دیموکرات ناتوان ئێستا درۆن دروستکە ئامانجیشیانەوە نییە بەرەوە بچن کە درۆن دروست بکەن بەڵام یەک مەسلەی تریش هەیە ئەویش ئەوەیە کە ئەگەر خەباتی چەکداری چەکەکانم پێیە بۆ دیفاع لە خۆم کە نەگە هاتوە سەرم بتوانم دیفاعی لە خۆم کەم یەک دوو ئەوەیە کە تۆ ئەخر بە ڕەسمیم بناسە ئەخر زاهرا محەممەدی بۆ ئەگری لە سنە لەسەرەوە کە لە ماڵی خۆیان مناڵی کوردی فێری زوانی کوردی کردووە یعنی ئەم ژنانە کە ئێستا وریشەی مرادی و پەخشانی عەزیزی ئەوانیان داناوی ئەعدامیان کەن هەموو دنیا هاوارەکە کەمانە نەخەباتی چەکداریان کردووە نە تەقیان بەرەو شوێنە کردووە نە هیچێ لایەنی بەرامبەرەکە ئەو حەز ناکە هیچ مافێ بەگەلی کورد بدات و داوای تەسلیمی 100% لێەکە بەڵام ئەگەر بە بۆچوونی من ئەگەر لە ئەم بارودۆخە لە تورکیە بەرەو پێش بچێت یعنی وای لێبێ مەسەلەن ئۆجالان و پێکاکا و ئەوانە بگەنە زۆر ئاڵۆزە زۆر زەحمەتە تۆ تەسەوری بکە ئەم هەموو چەک و چۆڵ و ئیمکاناتی پێکاکا و لە باکووری کوردستان چی لێەکەین چۆنی لێەکەی ڕێبەرانی چەکدار و سیاسیان چۆن ئەگەڕێن نوۆسەنی جازیان پێدەن ئەگەر گەیشتە فڕۆکەخانی ئیستانبول و ئەنکارە نایان گرن هەموو ئەمانە بەجێی خۆی بەڵام سەر ڕای هەموو ئەو ئاڵۆزیانە و ئەو شۆڤینیسمە گەورەی کە لە ناو تورکیا هەیە کە نەوعەکەی لە ئێران و لە عێراق و لە سووریەش نییە ئەوەندە لەوێت توندا
ئەگەر بەرەو بارودۆخێکی هێمن و ئارام ڕۆی من پێم وایە بە قازانجی ئەمەشە، بە قازانجی باشووری کوردستانیشە، بە قازانجی ڕۆژاوایشە و دەبێت دەرسی لێوەربگرین. دەبێ ئێمەش کارێکی وا بکەین مەسەلەن لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبێک ببێ لە ناوەوە کە بتوانێت کار بکە، بەڵام کێشەکە لێرەدا کەمتر لایەنە کوردیەکەیە، لایەنی دەسەڵاتە لە تاران. وەک عەرزم کردی لە قانونی ئەساسی تورکیە ڕێگە ئەدا بە حیزبێک کە بێت کار بکات و ئەندام وەربگرێ و بچێتە پارلەمان. ئەگەر هەڵیان وەشانەوە چه حیزبێکی تر دروستەکە. لە ئێران نایەڵن، لە ئێران هیچ کەس ناڵن حیزب دروستکە، ناڵن ئەگەر دەژن لە جێگایەک ڕێکخراوێکی ژنان دروستکەن ئەیان گرن، ئەوە نییە کرێکارەگرن، ئەوە نییە بازنشستەکانەگرن، ژنانەگرن و مامۆستاکانەگرن. بۆیە بارودۆخەکە زۆر زۆر ئاڵۆزە بۆ ئێمە. زۆر باشە کاک ئەحمەد، ئێمە 3 دقە پێما کەمتریش کاتمانەوە، بەڵام پێم خۆشە ئەم پرسیارە ژێگت کرێ بە کورتی وڵام دێەوە بە لەبەر چاوگرتنیان بارودۆخی کە بۆ خۆت زۆر بە جوانی بەسەر هەمیاندا پرژای ئێوە لە کۆتاخەیاندا چاوەڕوانی چی دەکەن بۆ کورد، ینی لە هەموو پارچەکانیدا؟ من گجارێک کاک ئەمیر خۆم مقایساکەم قەمانەوە بەخش ڕژەمی چەند دقەمەوە 2 دقە. بڵێ من خۆم مقایساکەم لەگەڵ ڕووا و کاتێک کە ڕژیمی شاڕوخا منە وەختانم 30 ساڵ بووە و ئەو زانیاریانە کە ئەو وەختە تازە من بەشێ بووم لە ڕووناکبیرانی شارەکە و وڵاتەکە. ئەگە خۆم هەڵە سنگێنم لەگەڵ ئەو جوانانەی کە ئێستا لە 15-16 ساڵەوە تا 20-25 ساڵ و ئەوانن، من پێم وایە یەکەم ئەوان زۆر وشیارترن، دنیا باشتر دەناسن، خوێندنەوەیان لە مێژ چوونەتە قوڵتر چوونەتە ناو مێژووی کوردستانەوە، ژنان زۆر زۆر چالاکن، زۆر ئازان و لە هەموو ئیمکانێک هەڵ گۆرەگرن بۆەوە خۆیان ڕێک بخەن و کۆبوونەوە شت دروست بکەن. لە ناوخۆی کوردستان کۆمەلگای مەدەنیەک دروست بووە کە جێگای ئومێدە. لە دەرەوەی کوردستانیش ژمارەیەکی زۆر جوان هەن. ئەوە یەک. دوو کە زۆر مهمە ئەوەیە کە مەسئلەی کورد زۆر زۆر زیاتر لە جاران ئێستا بەرجەستە بووەتەوە لە دەرەوە و ئەم شۆڕشی ژن ژیان ئازادی و دوای ئەوەی کە دوای گیانبەختکردنی ژینا بەڕاستی وەها مەسئلەی کوردی بڵاو کردەوە، مەسئلەی یەکسانی و ئازادی و ژنی بڵاو کردێتەوە لە دنیا کە من ئومێدوارم و دڵخۆشم بەوە کە ئایندەی ئێمە ڕووناکە، بەڵام تەبعەن گرێدراوە بۆ حکوومەتانی کە لە دەوروبەرمان هەن و هیوادارم چارەنووسی سەدام و بەشار ئەسەد دووچاری ئەردۆغان و خامنەیش ببێ. زۆر زۆر سپاس دەکەین بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی بۆی کە داوەتی ئێمەتان بۆ بەرنامەی ڕاستەوخۆی شەوی تلویزیۆنی کۆمەڵە قبول کرد. سپاستان دەکەین. زۆر سپاس بۆیەوەش. سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، سپاس بۆیەوەش کە تا ئێستا لەگەڵ مابوون. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرتێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.